سڵاتان لێبێ خۆشەویستان. پرۆگرامی ئەم جارێ ڕۆژانەی کاندیدێک لەگەڵ سەرۆکی لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کاندیدی ژمارەیەک ڕێبوار تەهایە. لەگەڵم بن با بزانین ڕۆژانەی کاندیدی ژمارەیەکی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لە نێو خەڵک و دانیشتوانی شاری کەرکووک چۆن. سڵاو کاک ڕێبوار چۆنی؟ یاڵا سڵاو باشی؟ بەخێر زۆر دەستی چۆنە؟ زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بە مێنداریەتەکەت. جارە لەگەڵ بەڕێستانە سەرۆکی هاوپەیمانیانە. بەخێر. سپاس. ئەمەوێ بزانم ڕۆژانەی خۆت چۆن لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ دەنگدەرانی شاری کەرکووک داواکاریەکانیان ئەگری چی ئەەکەی ڕۆژانەی خۆتم بۆ باسی؟ زۆر کاتەکانی ئەنگا کاتێکمان دیاری کردو و کاتێکی ترمان دیاری کردو بۆ نێو ڕۆژانەکان و کاتبوونەوەکان و تەجەموعەکانی ماڵەکان کە بۆی حەزەکانشین هەندێکی کێش و گرفتی هەیە دەچینێتر هەتاکو و تاقەتمانتیا بێ ڕۆژانە ئەماکەین و سوودشمان لێوە بردووە بە چاوڕوونیکی باشترمان و سوپاسی خەڵکیشەکەین خەڵکیش بەحقەت بە حەماس زۆر باشە ئامادەیە بە دڵنیاییەوە. ئەنجومەنی پارێزگا و شوێنەیە کە لێەوە کات ئێستا لە فەراغی ئەنجومەنی پارێزگا ئەم کاسبکار حکومەت لە جیاتی خۆی شوێنیان بۆ دابین کە ئاچێ مستەسمەرێ بچن بەدەیان دەفتەر دۆلار بیکردنەوە لی چۆن وەستا باشن خوات چۆن باشن ماندوو نەبن وەستا ماندوو نەبی وبخومانه وبيشكل هاي طبعا كان مشي نكر بخومان ديالك يا خمان اي وطني كمان كان يجي حرب كمان له بيروابي طبعا ما دنگ ندي بحساب صون يبقى حاله دنگ دي حرب هذا شنو خوش ما عندنا لي حالي حالي ما علاقي وانيه مش ساعه ان شاء الله داواکاریتان چی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە کات وڵار داواکاریمان جێبەجێکردن لە شاری کەرکووک هەربش ئینشاءڵڵا کورد باشە بە دەنگدانی هەمووان بە دەنگی کوردانی کەرکووک پارێزگار وەرەگرینەوە گەورە تۆمارەکەی لە 12 پەیامی تۆ بۆ هاوڵاتیانی کەرکووک کارملان ئینشاءڵڵا دەنگ بدەن بەن ئینشاءڵڵا کاکە ڕێبواری ئینشاءڵڵا سەرکەوتۆ بێتە ئینشاءڵڵا سپاس دەکەم بەڕێز السلام عليكم سڵاتان لێبێ شلون باشي تليفون ما من اسمه لا ام بي ار تو تشيكي خليكي دي شكل تاوك بيك من سيرتك انت ما تشيبكي بس بين بط اما شي باوكي تويا فوش بالله صوفيا اشتكى وش هي فريم هي اف طا توم ايش تم كويكا كيفاشي پیاوێکی مادەمە پیاوێکی باشی لە دەرەچێ من بەکرد بۆکم بیکات پێشم خۆش بوو بەسەر پەلاماری من ئافرین تەواو تونی کرد وڵاوەتانی ئاخر وڵات تونی کردووە تەواو ژێر کاسبکاران چۆن ئامادەن لە سنووقەکانی دەنگدان بکەن لە 12 دڵنیاوی دەنگن ئینشاءڵڵا هیوایشی بەرزەوە دەین ئینشاءڵڵا
الله کارکاتیان وەرنەگرتو بچین کارتەکانی وەرگ بەڕاستی ئەمە یعنی کورد فکرێ خۆی کەسی ئەوی لە دەرەوەشە ئەگەداری کاتۆ بێوە دەنگدان چونکی ئێمە ڕاستی مەعاناتمان سەڵاتەوە 16 ئۆکتۆبەرەوە کەس لی تێک نەچوو باران زیاتر کورد بۆی مەسلحەتی هەبوو خاستن بەڵێ ئێمەی کورد لەم شارەیە زۆر سەر ینی هیوام دەنگ بدات خەڵکیشی زۆر ماوە بەتەمانە هەنجۆ شوێنەیە کە هەموو دەسەڵاتەکانی بۆ کارە بۆ خوێندکارە بۆ فەرمانبەرە ئاساییە بۆ ڕێکەوبانەکانە لەژمەن نەبوو ئەم 6 ساڵە دێ سەروبەریە لەم ئیدارەی ئێستای کەرکووک هاتە دی دەڵی فەساد لەلایەک زێکی دیکە لەلایەک دوور گەنجەکانمان لەلایەک بۆیە هەڵبژار ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە 18 ساڵە لەن هەر کاتێککە ئەڵی 18 ساڵە نەکراوە دەبێت بۆ ئێمە دەرکەوێت کە چەند گرنگکە بۆ نەتەوەی کۆمە لە بیرمان نەچێ تێکی خاوەن قەزەی دێن ئەمان بن ئەمانکەنە سنجارە چەند کەسێک هاوارێ کرد پەنجەمۆری پێکەن ئەمی کتابی محکەمەیان بیناکی پێکەنە ناو ساڵە نەبێکری ئێمە دوای وڵاتۆ وتیانە پاق لە فرۆشێک و ئاڵتون فرۆشێک یعنی ئەوەی کە لەسەر ملکەکەیە کیشە ئاڵتون فرۆش بێ ئاڵتون چی بێت حسابەکە زیادی لێسەین یەکێکش کەمی لێسەین بەڵام بەڕاستی بێزارین بەدەستیانەوە ئەوە مۆزوعیەوە تیە لەسەرتان سکێ ئەنجومەنی پارێزگا دروستە بێت ئەتوانن کۆمەڵێک کاسبکار ئەنجومەن ئەو شوێنێ ئەنجومەن هین ئەم نەوە کێشانەشە زەماوەری کەرکووچیانداوە بۆی کە بتوانن بەشداریەکی کاریان هەبێ لە ڕۆژی دەنگداندا بۆی کە بتوان زۆرترین ڕێژەی کورسی لە ئەنجومەنی پارێزگا دەستنیشان بکەن و لەوێەوە بتوانین پارێزگایەکی دەستنیشان بکەین بۆ ئەو پارێزگایەوە بتوانین خزمەتی سەردەم پێکاتەکان بکەین و بە یەک چاوسێریان بکەین لەگەڵ ئەوەدا گوێگر لەگەڵ هەندێک ئەو پێشنیارانی کە کاندیدەکان هەیە بۆیە لە کۆتاییدا دەستخۆشیەوە تایبەتی سەردەم کەرکووچەکان کرد بەڵیانیدان کە بتوانن بە گروتینەوە بەردەوام بن تاوەکو بتوانین کەرکووک سەوز خۆش کار عەبدوڵڵا سڵاوت لێبێ ئەمڕۆ لە کۆبوونەوەتان لەگەڵ سەرۆک پاڤڵ باس لە چی کرا ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەکەدا سەرۆک پاڤڵ کە ئەمڕۆ لە ماڵی مام پێشوازی کاتێکی ساڵە دیارە پەیامی سەرۆکمان ئەو بوو ئەڵێ ئێمە نوێنەری تەنها کوردبین ئێمە نوێنەری هەموو نەتەوەکانی دارکوچین بۆیە کە ڕێگایە بۆی ئەنجومەن پێدان نەکورد لەو ئەنجومەنەوە بڕیتوە ناو دەستان هەموو دەنگمان پێ بدەن حەلی خۆشحاڵین زۆر سەرۆکمان سەرجەم تیمەکانی بۆ کارکردن نیشتیمانی کوردستان پرۆژەکانی لە کۆمیتە و مەڵبەندەکانە هەمومان پێکەوە شەو ڕۆژ کار دەکەین ئێمە پێیانیشتی خۆشکەرمان پێە لە هەژدەیمان ئەو ئەنجومەنە و هەموو سندەسەڵاتەکانی سەڵاتەکەەوە هەیە کەرنەڤاڵی خۆشی و ئازادی دەبڕین ئێمە کەپچی ئەنجومەنی پارێزگای کەرنەری هەموو خەڵکی کەرکووچی بە دڵنیایەوە خزمەتی هەموو شاری کەرکردین بەڵام دەبێت نێرانمان دەبێت ئەو خەڵکە شۆڕیە کە دوێنێ بەسی قاعیدە و داعش بزانین ناو پەرلەمان هەموو یەکواز بە سیریان ناوچوونە ناو پارێزگاری کەرکووک ڕۆژێ لە ڕۆژان شارەدا حکوم بکەن بەڵکو لە پەرلەمانەوە بێن بۆ هەموو کەرکووچەکان بۆیە ئەو ئەزمونەی کە هەمانە بۆ دیارە یەشی شەماییەوەی کە عیلاقاتی بێلان سڵاوت لێبێ عیلاقات لە نێو لا نەسیقا لە نێو ئەمڕۆ باس و کاندیدانیانی چ داشتان پێدرا بۆەوەی کە سەرکەون بۆ ئەنجومەنی ئیش و کارەکەمان ئەوە خزمەتی بۆیە زۆر ئومێدم
هاتنەکە ئەمڕۆ جەنابی کاکبافڵ ڕاستی زۆر پشتیوانێکی بەهێز کاندی هەروها بۆ لیستەکە هەروها بۆ خەڵکی ڕازی گەورەی بە خزمەتگوزاریەکان ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خۆیان و ماڵ و منداڵیان لەگەڵ کەرکووکەکاندا دەمایەوە بەجێی ناهێن جارش پێیانی کاکبافڵ بە هەمان شێوێ دەیەوێت کەرکووکەکان بەجێ نهێڵێت دەیەوێت لەگەڵ یانە بمێنێتەوە بۆی لە نزیکەوە ئاگری لە داخڵی داواکاریەکانی کەرکووکەکان بێ و دەوێت بزانێ ئەو ئەندامانەمان کە دەینێرینە ئەنجومەنی پارێزگای کەرکووک چۆن کار دەکەن حەویجە و خەزایەکی ئەمشارە دەکەن دەوێت ئەمجارە خۆ چاودێت لەسەر ئەندامەکانەوە کە سەر دەکەن پامێکی دڵخۆشکەری پێ بوو بە هەموو لای ڕاستە بێکاندەکانمان لەوە ناچێ هەموو بەیەکەوە سەرکردن ڕێژێکی باش فەرق و جیاوازی ئەمە کاندیدی بەهێزمان هەیە خەڵکی زۆر بە ئەزمون و خاوەن بڕوانامەی باڵا و بەتوانامان هەیە بەڵێنی ئەوەی دا ئەو کاندیدانە سەر خوێن و ئەوانی تریش هەموو لە پێ و حیزبیشدا جێگیان ئەوەتان پێوترا کە چۆن سەحەتان چۆن ئێوە باشن شا مام جەلال ئەمە کەرکووک بن مانگەکەن لەسەر هەمان ڕێباز بەڵێ سەر 4 دقەیەکی ماوە درێژە بە خەباتی سیاسی خۆمان دەدەین بە یەکگرتووی لەگەڵ هەموو پێکهاتەکاندا چونکە ئێمە پێکهاتە و کۆمەڵک ئەدیان و خەڵکێکی تێکۆشەرن زۆر گرنگە بتوانین برایەتی و تەبایی لە بینی ڕابگرین و ڕێزەکان بگرین و لە هەمان کادا زۆر سپاس بۆ دیارە دێشی دیکە کاک حەسەن سڵاو دێبێت پەیامێکەوە لە پاڤڵ لەگەڵدا کۆبوونەوە چی پێ بوو بۆ ئێوە هەڵبژاردن ئاواتکان 18 ساڵن باسی لەوە کرد کە نەکراوە لەم شارە هەر کە خۆی 18 ساڵ ئەوە پارێزەری 18 ساڵن ئەوە دەرەکەی سەرۆک بەبینی بۆ هاوڵاتیان خۆشحاڵ بوو ببینینی ئەو خۆشحاڵ تۆ کە ئەم بۆ شوێنێکی دیکە لە دەرەوەی کە نییە بۆ پارێزگاکەتەوەکەیە باسییان لەوە کردو 6 ساڵاوراوە لە حکومەتێکی بەهێزمان هەیە محلی بەهێزمان شگەڕک و پشتیوانی ومان قەزا و ناحەکان لیستی هاوپەیمانی کەرکووکمان دواکەوت لە پرۆژە جیاوازێکی زۆری بەڵێنی ئەو ئیدارەکە تۆ کورد خۆی ئەو دەسەڵاتە دۆخانی کەرکووک بگۆڕێت و دەنگی خۆیانەوە لە کەرکووک بۆی کە بەدەنگی خۆیانە پێشە ڕەوانشاد شتێک پاشان مەسئولەتی ئێمەیە مەسئولەتی ئێمەیە کە بە ئەمەنینەوە و خزمەتگوزاریەکانی زیاد لە بەرژەوەندی هاوڵاتیان مادەین و ئەو نادادی و نەعەدالەتی پاشان بە پشتیوانەکانی هەمووی ئەم پیاوە باشانێمە ئەمە یەک دەنگە کەرکووکیەکان بوو بۆ لیستی هاوپەیمانی کەرکووک هێزووی یەک من بڵێم یەک شتێک بەمان بێکەوە بەڵێنەوەمان هەرگی بە یەکتیم کار بکەین لە داهاتوودا بە قسێ بۆ چاکردنی سەرجەنایکین ئەنجومەنی پارێزگا دەبێ هەمومان کۆ بکاتەوە لەوێیانە و ئەو تەجروبێشی کە پێشووتر هەم بووە ببینێت سەبەبی ئەوەی کە نیۆماڵی سلااوت لێبێ یەکی لەمانێ بگەین ڕەحمەت لەگەڵ لێبێت وشەڵا واکەینیەتەکە سلااوتان لێبێ جنابی کاکبافڵ لەسەرۆکی قسە بکە داسمتۆ بوون بۆ پاڵپشت چۆنی باشی بەخوا بینیستی هاوپەیمانی کەرکووک هێزووی مەجارێکی ڵەو بوویدا لەکوێ ینی تۆم بینیوە هەرچیتان لەدەست نێک لە شوێنێکی قەت تۆم نەبینیوە وەڵی مام لەم شارەش لابووینە بەس شارەیە ئەکری هەنە بۆ قساکەم فەرموو ڕاستەکەی بۆ هەنێکی کراوە بۆتەوە ئەمانوێ تۆ بزانم ینی کارا و کاریگەر یاوی کە دیاری دووپات کردەوە ئیتر بیناگەر گێژ کۆمەڵی وشنەش گێژ تایبەت والله بۆ هەنێکی کراوە ناڵم نەکراوە دەم خۆش زۆرم پێ خۆشە ئەڕ وڵا نابێ بڵێ بۆی نەکراوە وڵی مام ڕێبەرۆ واگەشت حوشە من ناو نسی بەس مەکتەبم تەواو کردووە بۆ تۆم بڵێ ژیان خۆماندانە نەتەعیمین ئێستا مەکتەبەکەمان تەواو کردووە ناتەکەی نییە ئەچیتە شو نازم واصل شو بيني مستعمل أقول بس نازم فرموا سبعة سنين انتخابات هذا قملاش زۆر ئاسی من ئێمە نووسیەکمان کردێتەوە لە دەرواز ئێمان دەرگای تۆ والله جنس كركو زۆربەی هیچ نەکراوە ئەمانە قسەی خۆمان هۆگر محەممەد هۆگرجان ئێستا لای جەماعەتها بەخوا لای جەماعەت پارتیش قسەم الحەقی ئەم قسانم کرد لای ئێوەژەی لای من زۆر کەم قساکێ وایە بۆ خۆتی قساکە هیچ دڵکراوە بێت چۆن والله نا قسە بڵێ وڵای خێت خۆمەکەم بیکە پێم خۆش بەخوا لەم خۆ پیشاندەرانە بابێت بڵێم بۆ خوای فیشەکەمان سەرماڕووی هەرخوا ڕحمی بەرمانەکە و بەرشمان بکەوتە ئینشەڵا بۆم شارە بوو بەس وڵای گەنزم کردکە ئەزا ئەمێ باس دیوەکەی تکەی بکەم ئەچیتە بەغا ئەڵێ گەنز ئەڵێ کەرکووک گەنز کەرکووکی ئەڵێ کوردی بڕۆ با بخۆ لێ تەعیینت کرد ئەچیتە سلێمانی و هەولێر ئەڵێ خەڵک کەرکووک با بخۆی لە هی خۆی تەعیین بێت ئێمە خۆمان گەنزمان زۆرە ئیتر نازانم گەنز ئەم شارە سەرمانە تێک چووە ئەچی داوای تەعییناتەکەی تەعیینات هاتووە بۆ دەوری زاوتی حەخۆشیانە
داوای گەنجی ئەو هاگات نازم داوای 18 ساڵ 20 ساڵەکە ئەی باشە گەنج ماوەتەکان چی بکەن وڵی ژیان نافوتە وەرە چەند دوکانە ئەم بازارە هەیە بزانین کامی ئیشی ئەم زادەیە گەورە کرایە خۆزە گەورە نەکرا بڕات بێ وڵی وێرام خاصن وێت نەوەتەکە وێرام بووی ئەو جیلێ بڵێ ئێمە بۆی نەڕاست وەرە مەڕۆ تۆزە قوربانیە خەڵی براکوژی بەسەرمانە هات ئەوەی ئەیبینی ئەو زیری شاسێ هەمووی شادەی هەیە یا شەش هیدای هەیە سێ شینی زابڕۆ خەژوالێتە بۆ شوێنە ڕووی داوای دامەزرا شادەی بەسەمان لەوە دێ بڵێتی من دێک شتێک بۆ هۆگری خۆم برێ ئەلێ دەنگ بات حکومەت عێراقش وڵی تعیناتان موعد ئەی گەنج موعد نەوەتەکان قوشۆ کاتە سەریە نازانانی یعنی سینگۆشۆ بەخۆی نازانانی ئەستا شو تەمەنی گەورە بۆ قەینام ئەم ڕێبوار لە 26 نام نووسی و ئەی کۆ حەقیەمە وڵی حەقمان گشتی خۆرا وڵی گەنجمان خۆپشاندانشکەین ئەخۆمان هیچمان بۆ نەکرا هۆگر جوێ لە من ڕاگرین ئەمە چییە دەوری زاوتی داوای 18 ساڵ و 5 ساڵەکان ئەی چی بکەم موعد نەوەتەکان ڕاست وڵی مام ڕێبوار وێران بووین بە قورآن جوێ لە برای خۆت ڕاگرین ئێستا یەک زایان بڵێ کاکە تەمەنتان شو من ناکە باش من مسیم بۆ ئەوروپا یا مسیم بۆ شوێن خۆمان بزگی لەم شار نەمێنین ئەی من کە ئەسما هەبەخا ئەڵێ حەقت نییە ئەسما کوردستان ئەڵێ حەقت نییە ئەی قورشۆکەینە سەر ئێستا قسەکانت گەی فکرەکەت گەی ئەم ڤیدیۆژە مێنە مام ڕێبوار وایە قوربانت بن شتێ بکەن باشە وڵامەکەی منیش سێری نا حياتك جوا اللي راقم بر والله تو خلق تو قصي خود كبا خلق قصي خود حياتك دور ام دان انا بس بيوندي بقوميته ويا بيوندي بهيت شتيكونيا لا بيشتي بس بيوندي بقوميته با من يسبان كذا بوي يش كانم كم جوا من راقم بران 6 سال ككرد لحكومتي محلينا ما برودوا هات يا كمش القصة كمان برودوا هات وكنا توي كرد كقصة كمان قصي شاركة ناوي كركوكا دوام جنزكان مان محروم كران لدامز راندن اواني كمواليد يعني وكو جنابته هواش هواش مواليد كانت انت من كان جوراء ابيت بلاش شنكو 6 سال وحوصال كمنيه ما 8 كا دامز راند بلان بو شكر بو بيكاتكي تركراوا من نامي لو زات بۆ پێکاتێک کراوە کە ئەمڕۆ کە باس لە دیداشە و عگەزانی بۆ ئەوان کراوە کورد مەحروم بووە سەبەبی مەحرومکردنەکەی کوردیش وەگرژان ئەوەیە کە لە ئەنجومەنی پارێزگای شارەکەی نەماوە ئێمە ئەم ئەنجومەنە بۆ خۆمانە بۆ خەڵکە حەزەکەم بزانن برایان بۆ ئەو قەزەیە کە تۆ داوایەکەی وەکو گەنجێک بۆ سەدان گەنجی وەکو تۆ شرط نییە لا تۆ دامەزرەی ئەگەر ئێمە شەریکاتێکی باش لە شارەکەمان بێ ئەم شارە پڕی خێراتە لێرانە ئیسtismار بکرێت هەلی کار بۆ گەنجەکان بۆ دۆزرێتەوە وەکو جەناب وەکو ئەوانەی وەکو تۆن کە موالیدیان گەورە بووە تۆ ڕازیت تەنها تۆ کەسابەتێک تەوێ ئیشێک تەوێکەوە بڕۆیتە سەر ئیشێک و ئێوارە بچیتەوە نێو ماڵەکەی خۆت و کەسوکارەکەی خۆت ئەمە تموحی هەموو گەنجی کەرکووکە ئەمە تموحێکی ڕەوایە و حەقێکی ڕەوایە بۆیە من ناڵێم پێت بە شەو ڕۆژێک ئەمە چاکە بێت ئەوەی ئیدارەکەی ئێستا کردیم ئیدارە خۆسەپێنە بە شەو ڕۆژێک چاک نابێ با هەموو خەڵک گوێی لێم بێت بەڵام بە ئیرادێکی بەهێزە چین و چاک شێکین تۆزە پێویستمان بکاتە چاک شێکەین و با ئەو پرۆژانە بێنین ئەڵڵاهو ئەکبەر ئەتە لە لێرە وسکتە بم تەواو کورد بێ بە شەرەفی شاری کەرکووک بێتە محافظ نەک ئەو محافظە بێت ناچێت لەسەر ئێمە هەموو شتێکمان بۆ کرێ بۆمان ناکرێ بەس بۆ کورد ناکرێ بۆ عەرەبە کرێ بڕۆ دوای خۆر کوێتی هێن بەس بۆ کوردەکەی هیچ ناکرێ ئەمانەیە شتێ بۆ کورد بکرێن نەک عەرەبێت پاپەتی بێت بڵێ وەڵا ئێمە ئەگەر دەنگ بێنی ئەکرێتە ئەگالەکرێتە ئەمانەیە هەموو عەرەبێشەوە قات کوردیکەینە بەریان ئەو کاتەی کە کورد دیفاعی لە کەرکووک کرد لە داعش کە نەیانێش بێتە پێشەوە ئەوان لە چۆ بوون براکانی تۆ بوون براکانی ئەوان دیفاع لە ئێمە کردووە دیفاع لە ئێمە کردووە لەناو لە پەرلەماندا دیفاع لە کورد کردووە هەموو کوردێت هەموو کوردێش شەریکی هەری کەرکووک ئەوەی لەمان نالێ بێ بچێت دەنگ بدە ئەمانێت بإصلاحات تو بيته محافظ مهمة إن شاء الله إن شاء الله قوتي أو خويا دنياتك كم همو عمري خويان وإدارة كيان 86 روش ماوا إن شاء الله إن شاء الله بقول قوتي أوش ما بدو قايمة بخو بجاردن لدقيقية كم يال بجاردن نشتاق نامين بناوي أم إدارة خو سبينا إن شاء الله إن شاء الله بقول قوتي خوا نعم بلي بو أمانة عرب
شەواڵ قات کوردی کەنە بەریان نەک ئەگەرگەنە سەرمانە ناکرێت ئینشاءڵڵا حیاتی ئینشاءڵڵا ناکرێت سەکەی جەنابی ڕاستە و بەسەر چاو نابێ بدرێتەوە نابێتەوە دەست بدێتەوە دەست نەبێتەوە دەست خۆش بانی چاون خێم بدەین و گەنجمان بکوشتێتن باتە نەکراوە بۆ نەکراوە لەبەرەوەی واجهەی شارەکە دەرەکەوێتر چێ لەم شارە زۆرینەیە و چێ زۆرینە نییە بەم انتخاباتە دەرەکەوێ انتخاباتی ئەنجومەنی پارێزیت بۆیە پێکاتەکانی دیکە 18 ساڵ نەیاڵن بکرێت کیلیان نییە کورسیەکەم کورسیە زیاد هیچ ناگۆڕێت پارێزگا واجهەی ئەم شارە پێشانی هەموو دنیادات ئەمجارە ئیشی ئێوەیە و پاشان ئەمانەتی ئێمەیە و با بزانم ئەم 6 ساڵە ئەوەندەمان بینی ئەوەندەمان بینی کە دەبێت شێو و ڕۆژ بکەینە سەر یەکتری جارێکی دیکە ئەوەی جەنابەت وتی دووبارە نەبێتەوە و جارێکەکانی ئێمە ئارام بن ئایندەی دەنگ بە کوردەدا کەرکووکیە خێم بە کوردەدا کەرکووکیە پارەی بۆ باشە قسەکانی تۆکە جۆ لە ئاسۆ قسەکان ئێمە ئەمانەوێت ئایندەی و منداڵانە باش کرێت بەڵێ کاتی ئێوە هاتووە خێر و خێراتی کەرکووک بۆ کەرکووکیەکان بێت ئێمە چۆنەڵێ بە باو و باپیرانمان و ئێمە کەرکووکین ئەوەی کە لێرە وەستاوە دەقەیە کەرکووکی بەجێنێشتووە و لە کاتێک کەرکووکم بەجێنێشکردنیا کە هەمووی بەجێیانێشتی سێندە لەسەر خۆن لە پەرلەمان دیکە لەسەر کورد کردوتە سپاس دەکەم بەس من یەک شەرتێک لەگەڵ یەک شتێک لە بۆ ئەچیتە دایرێک ئیشێ بۆ کورد ناکەن بەس بۆ عارەب بکرێ ئەم انتخاباتی ئەیگۆڕین ئینشەڵڵا بە هەوڵی قەوەتی ئەو خوایە دەستکردناو قوربانی چاون عەزیزمی سپاس دەکەم مەمنون تۆ چۆن هانی هاوڵات یانەدەن کە لە 18 دوانزە لە سنووقەکانی دەنگدام کەن کە ئەم دەنگ 18 ساڵە نەکراوە 5 ساڵیش هەڵوەشێنراوەتەوە ئەنجومەنی پارێزگاکەی پێشووتە وڵا بێگومان ئێمە جاگە ئێمە خەڵکی هانی خەرچی نەدەین عنی ئێمە کە هیچمانی ڕۆی ئاسان کەرکووجین ئەم دەنگدانە دەنگدان بۆ کاندیدی ئەم لە ئەولانیە دەنگدان بۆ خۆمان بۆ ئێمە کە خەرچی کەرکوو بە تایبەتی ئەبێت دەنگەکانمان بدەینە لستی 142 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لێرە ساڵ لەوانە بڵێن ئەندامی خۆی دێنە خێرکاکە هێچێتی نیشتیمانی کوردستان خۆی بە صاحبی کەرکوو گەزانێت بالفعل خەڵقی نەصاحب کەرکووی کەرکووکشە بۆ ڕووباری خوێنی داوە لە پێناوی کەرکووکە ئەجا ئێمە ئەوان دەستیان بە تەرحیل و ئەمانە کردووە خەرچیێوان دەرگە ئێمە ئەم جاری ئینشەڵڵا جوابیان دێنەوە بە دەنگەکانمان سندوقەکان پڕەکەین لە دەنجی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی ناحەزان و نێرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەندی کەرکووکە ئینشەڵڵا ئەی سرمێنین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوەش بەخێر نەستە سەر گەلێک سپاس بۆ دەنگ بکرێت لەبەرەوەی زەرامی باشی وڵات قوربانی تۆ سپاس دەکەم مەمنونم یەکەم جارتە دەنگەتیە دووەم جارتە دەی ئینشەڵڵا ماچێکم وەرێ هەر دەنگم بۆ تۆ سپاس دەکەم مەمنونم لەم ماوانەیە هێنام دانەیەک گوتیان لەوێ حادسەی سارە زۆر سەریان لە خوارەوە بوو ئەخر فلیمەکەیان پێشامدا لە ڤیدیۆ چۆن ڕووداوێک ڕوویداوە هەردووکی ئەو مزگەوت و مزگەوتی بوو بە کەسدی هەردووکی بەسەر چاوانی سەر چاوم ئێوە تا چەند دڵخۆشن کەوا خەڵکی ئەم بازاڕێ خۆ خەڵکی شاری کەرکووک بە شێوی گشتی ئەبینن کەوا بە جۆش خۆشەوە باسییان بژاردن دەکەن کە باس لەوە دەکەن ئەوان بەنیازن لە 18 دوانزەیە هەمووان وەکو جەژنێک سەیری ئەەکەن و کاتن بوو لە سنووقەکانی دەنگدانەکەن ئاکیت بێمەوە لە بیر نەکەین بەڕاستی ئەو خەڵک بۆ ئەنجومەنی پارێزگای شارەکەیان ئەبێ ئێمە لە بیری نەکەین و ئینشەڵڵا چاکەی ئەم خەڵکە بە قسەدان بە قسەوتن نادرێتەوە دەبێ بە کردەوە ئێمە ئامادین بۆی کردەوەکانمانە تربێتە بۆ ئامادین بەڵێ بە خزمەت گوزاری ئینشەڵڵا بە خزمەتێکی ڕاستەقینە ئەنی نامانەوێت تەنها ڕۆژێک بێت ئیشی ڕۆژانە و بەڕێخستن بێنە ئەمانوێ پرۆژەمان هەبێت و لە سکارەکان بکەینەوە پرۆژێ بێتە هۆکاری ئەوەی ژێرخانێکی ئابووری بەهێز بێتە ئاراوە لەم شارە و پرۆژەکەی ئێمە لەسەر بنەمای فکری اقتصاد کارەکەین و قەزەی کەرکووک بەگشتی لەسەر بنەمای فکری اقتصاد کاری بۆ دەکەین بۆیە بە دڵنیاییەوە چاکەی ئەو خەڵکە کاتێک ئەو دەسەڵاتە وەرەبین ئامادەم بە هەردوو پەنجەکە بۆ ڕێبار دەنگ بدەم سپاس دەکەم باوکم دوو خێزانیە خاوەن دە خوشکین هەر هەمویان ئامادەن دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن لە پێنا ئەم کەرکووکە
دەم خۆش هیوادارم خەڵکی کەرکووک تێ بگە چێ خاوەنی ئەم شارەیە چێ لە شارەکانە بەجیانی نێشت چێ خۆی کردە خاوەن ئەم شارە چێ ینی خزمەتیانی کرد چێ کۆڵانەکان چێ خەدەماتی هێدا ئەمانە خەڵک دەبێت لە بەرچایە بگرێت و زۆر سواش کاگرە باشەکە سواز بۆ تۆ خۆشحاڵم ئینشەڵا ئەبێت محافظی ئەم شارەش لە خولی یەکەمی پەرلەمانەوە هەوڵمان بۆی داوە نەگەی ئێستا سپاستان چۆن هانی هاوڵاتیانەدەن کە ڕۆژنەکەەکانی دەنگە ڕاستی لەم شارێ ینی خەمخۆرن دڵسۆزن بەڕاستی خەڵک شارەکەن ئەمان دڵیان ژانەکە بۆ شارەکە بەڕاستی ئەوەی کە لێی ماندی و ئەزانین ینی پێویست بۆ ناکە مەتحیکەین جێی دەستی دیارە سپاس بخوا سەرکەوتن خۆشحاڵم بینیت خۆشحاڵم زۆر زۆر باشی نهاتوە گەورەی حیاتەکەی من ئینشەڵا ئامادەی بۆ 12 ئەوە نییە تەواو دەست خۆمان هەوڵەدەین بەخەڵ هەی هەر بژی سپاس مەمنونم بناغی یەکێکی لەگەڵ ئێمە سپاس دەکەین سپاس مەمنونم من داواتان لێکم بچن باشە من ڕێبوارم ناسنەوە خزمەتانەکەین هەر بژی باشە مشتری شت دێن بەس تۆم بەهارات و شتە پێ لێرە زۆر باشە مادەم وایە وحید خۆتی ها وحدك بالساحة هەر بژی چاوەکەمی هەر بژی حیاتەکەی من کاکرەبات گوێمان لە زۆر داواکاری خەڵکی واشە بوو بلەی هەبوو خەڵکی وا هەبلەوە چۆن گوێ لە داواکاریەکانیان طبعا داواکاریەکان هەمووی ڕەوایە بە حەقیقەت هەمووی داواکاری خەڵکە و داواکاریەکی ڕەوایە ئەتر هەر یەکە بەنەوعێ بووە بەڵکی لەسەرواکەمەوە ئەو داواکاریانی خەڵک ئەو بەشێکی زۆری سەبەبەکەی ئەوەیە کە ئیداری کەرکووک یان ئەم ئیدارە خۆسەرپێنەی ئێستای کەرکووک نەیتوانیوە دادپەروەر بێت لە نێو خەڵکەکان نەیتوانیوە دادپەروەر بێت لە ئیشوکارەکان لە گەڕەکەکان لە شوێنە جیاجیاکان ئەمە هۆکار بووە بەڕاستی کە ئەوە ئەنجومەنە دروستە لە دوای ئەوە بەشێکی زۆری ئەم گلەیانێتتر خۆی نامێنێ کۆتایی پێ کاتێکە کورد لە دیوانی پارێزگا بێت ئەم ئیشانە ختت لەوێ جێبەجێکرێت کۆتایی پێ دێتەوە ئەمە لێرە بێشکوشت تەختەکەی دروستەکەی مەشینە چاکەنەوە ئەو تەختەوشتە شەرین مەشینەیە هەشت ساغ بێت ئینشاءڵڵا هەشت ساغ بێت کاگرێ وەرجانە خزمەتتانێ ئەستەغفر الله چای ماڵ و مناڵەوە ئینشاءڵڵا دەرمان هەر بۆ ئێوە بۆ نیشتمانی کوردستان مەمنونم سپاس عەزیزی منی بەس من یەک داوات لێ یەکەم گڵۆپەکانی ژوورەوە زەرد کە بوو لەگەڵ ئەو سەوزێ زۆر جوان نەبێت خۆی بێ زەرد بێت ئەو زەرداهینەکە نا زەردە تۆخەکە نا زەردەکەیە خۆرێکی کاڵ بەرەو سپێتی تایە تۆزێ ئینشاءڵڵا ئامادەی بەتەمای خوا دەستخۆ لێ ئینشاءڵڵا بەتەمای خوا ئەو بەتەمای خوایە ملت سپاس مەمنونی کە ئەوە عەمودەکانیان بۆتان داناوە وانە بە نازێکین بەخوا بە نازێکین بەخوا بە نازێکین خەمتان نەبێت با ئەم خەڵکی ئەم منتیقەی هەمووی گوێ لێم بێت سیمەکانی ئەبەسترێت محاویلەکەشی دێت محاویلەکە حکومەت داینە حکومەت داینە وعد بێکا کە من بۆتانێنم و خۆم بۆتانەکڕم باشە لەوە دڵنیا بن و لەگەڵ برادرانی کارە باشا قسەمان کردووە سێ محاویلە وەرگیراوە بەڵام سێ محاویلەکەیکیان بۆ سۆنەگۆڵی یەکیان بۆ سەرچنارە یەکێکیشان بۆ منتیقەی لای شۆراوە یعنی ئەم سێدەنە بە عێلاقی خۆم کردومە بەڕاستی و ماڵی ئەم مهندسانە شاوا بێ کە یەکێکیشان لە برا تورکمانەکانە هاوکاریمی کرد لە مۆزوعە سەرچنار یەک مشکلێکمانە سەرچنار دوو منتیقەمان هەیە ئاوا مشکلی هەیە ئەمە یەکێکانە ئەمە و شوێنێکی ترە شوێنێکی ترشەیە ماڵی سیروان سیروان شوانی وابزانم سیروان وریا ئەمە کۆڵانەکەی وریانە یان ئەوی تریان وریایە ئێستا ئێوە حالیان ئەم کارەبایەت چیە محەویلێ ئینە مۆلیدەیان ڕئیسیە ئێستا ئەوە ئیشەکە باش باش سەرمایەش ناوە سەرما بێت بەڵێ ئەمە تەمان ئەم عەمودانە لەم ماوەدانە ئەو ماڵ لێو برادرانە شاوا بێ بەڵێ تەقریبەن 2 هەفتێ دامان ناوە تیم شتەکانی سبەی نییە
سبيني أجر غلطنا بسبيني بسيم وش أدواتك يبينن أمينة وسر محاولك محاولك بتنها محاولك آسانة أو لك بريكي جورمان هيك كاغاسويا أو أم برياتاني شيء دنيا بن محاولك شو مدابين يكين بس سيم وش تكان داب نديت لود ما زور إن شاء الله يكمل بينو يشجع اشتراكه وتبيو عربي شوفينيش بشوان بخواي جورا لهم شارع دسرونا بيها. لا إن شاء الله. إن شاء الله. شوان بخواي جورا محافظة كاش ما نبيه بكرد إن شاء الله سركوتو بيه. وريقرينه أنجمني بارز جابو خوتانا. إن شاء الله يخواي غلط. ومشانية كواس تخلق بي محروم بو. ومشانية. والله يا زين شونا حتى أوان بينين قناعات كبرية. السلام ورحمة الله. شارع كمان بو بس بالخان بو محافظة. بله هرد جقلوا أمشر صالي كوا لتمني كركوكي كان روي جرك كردنيشين كان زور فرا مشكلة زور بيبشكل على إيش كردن أما واي كردوا كوا استاكا فريانة كوينية ما بو إيش كان بلام زوري نما شج رجيم هوا هريك وتاي هاتوا وباشان إداري كي ديك دروس تبيه بويا من اللي تكايك تان اللي كم تكايك برانا همو تنبرو صندوقي دنقدام بشن أما أم دعوايام هي إن شاء الله وإمش إما هاتينا تو ميدان درقتي أم الشدين ولا خوش من رابينين وأم جار إيش كمان لنيو شاركي خومانا اشتواني خومان لقلا وكشتواني خلق من لقلا دلنيا بن هيزكي بقوت بين وخدمة كدني دستان خوش بيت دستان خوش إن شاء الله دريغينا كان إيوش دريغيتان نكردوا سپاس لە هیوادارم لە هەموو خەڵکی گەڕک و هەموو خەڵکی کەرکووکی بەشەرف بتنە سەر سندوقی دەنگدان شان بدەن بە لیستی 142 هێز و ئیرادەمانە کەرکووک خێراتنی کاغێبارەکەین کاندیدی ژمارە 1 بەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک لیستی ژمارە 142 زۆر بە خێراتنیەکەین و بە خێراتنی ستافی کۆمیتەی حی عسکەریەکەین بۆ سنوورەکەمان زۆر سپاسیانەکەین و مەڵێن ئاوا بێ هیواداری سەرکەوتوە بێ ئینشاءڵڵە کاغێبار یەکەم بێنێ لەم شارەیە سپاس بۆیەوە کاک سۆران ئێوەکو ئەو نەماڵە بەڕێزەی کە باست کرد دیارن لە نێو شاری کەرکووکە پێیانتان چێ بۆ خەڵکی شاری کەرکووک کە لە چەند ڕۆژێکی کەممان ماوە ئێمە ڕوو لە سنووقەکانی دەنگدان دەکەین و دەنگە دێن کە ئەم دەنگدانە چارەنووسی کەرکووکە و 18 ساڵە ئەنجام نەدراوە لە شاری کەرکووکە وەڵاهی داواکارم لە خەڵکی شاری کەرکووک هەمویان بچنە سەر سندوقی دەنگدان بچن دەنگ بدەن دەنگی حەق بدەن دەنگێ بدەن کە دوای سبەود و پەشیمان نەبنەوە لە دەنگەکەیان و دەنگێ بدەن بە کەسێک کە شایستە بێت لەم شارەیە کە ئیش بکات کە ئەوەیشی ئیشی کردووە کە دیارە دەستی ڕنگینی ئەم کاغڕێبوارە لەم شارە چی کردووە چەندین کاندیدی ترمانە لەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە 142 بەڕاستی هەمویان دیارن چالاکن هیوادارم هەمویان بچنە سەر سندوق دەنگیان پێ بدەن و بەڵکم سەرکەوتو بینین بەڵکم لەم شارە بتوانین کارێک بکەین کە پەشیمان نەبنەوە کە پەشیمان نەبن دوژمنان بڵێن ئەمانە چیان کردووە چیان نەکردووە دووبارە بە خێراتنی کەناڵەکەشتانەکەم زۆر سپاسانەکەم و هیوادارم کاغڕێبواریش سەرکەوتو بێ لەم شارەیە ببێتە نمونەیەک بۆ شاری کەرکووک بۆ ئێمە زۆر سپاسەکەم سپاسانەکەم مەمنونم ئەوەیە بە دەنگێکی تۆزێک بەرزتر قسە بکەم بۆی خوشەکانشم لەوێ گوێیان لێم بێت ئینشاءڵڵا هیوای سەرکەوتنتان بۆ خوازین و سەرکەوتووە بن و پشت بەخوا قایم کەن ئێمەش لەگەڵتانی ئینشاءڵڵا چاوەکەمی کاغێبار بەخێراتن شتەکەین زۆر بەخێر بێ لە دوای 18 ساڵ لە نەبوونی هەڵبژاردن بۆی ئەوە تەنها 4 بۆ 5 ڕۆژێکمان ماوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکەمان دەست پێکات کاتێک ئاڵێن 18 ساڵ هەڵبژاردن نەکراوە بۆ ئەنجومەنی شارەکەمان دەبێ بپرسین کێ بەرپرسیارە لەوەی کە ئەنجام نەدراوە ئەو کاتێک کە دەزانین کێ بەرپرسە ئەو کات گرنگی ئەم هەڵبژاردنە بۆ ئێمە دەرەکەوێت خوشک و براکانی خۆم ئێمەی کورد ڕێگر نەبووینە ئێمە هەموو 4 ساڵ جارێک داوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگامان کردووە بەڵام چەند لایەنێک لە نێو پێکاتەکانی تر ئەوان سەبەبکار بوونە لەوەی کە ئەنجام نەدرێت دیارە سەبەبێک هەیە ئەنجومەنی پارێزگای کەرکووک واجهەی شارەکە دەردەخات واجهەی نەتەوەکە دەردەخات بۆ هەموو جیهان نەک تەنها بەس بۆ تەنها بۆ عێراق بگرە بۆ هەموو جیهان
قەزەی کەرکووک بووە بە قەزەیەک کە لە دەوروبەرەکەی خۆمان و لە ناوی خۆمان هەمووان باسی لێ دەکەن. و جارێکی دیکە گرنگی ئەم هەڵبژاردنە لەوەدایە کە 6 ساڵ ئێمەی کورد بێبەش کراوین لە دەسەڵاتی حکوومەتی مەحەلی. ئێمە لە نێو مەنزومەی ئەو دەسەڵاتە نین 6 ساڵ ئیدارەیەکی خۆسەپێن دوور لە نەتەوەی کورد ئیدارەی ئەم شاری داوە بە فەرق و جیاوازیەکانی بە مەحسوبیەتی بە مەحرومکردنی گەنجەکانمان بە چوونە سەر زەوی زاری جوتیارانمان ڕۆژێک لە سەرگەڕان و دەوروبەری ڕۆژێکی دیکە لە تۆپزاوە پاشان هەفتەغار و دەوروبەری و لەیلان و منتقەی شوان و قەرەنجیر. خوشک و براکانی خۆم ئەم هەڵبژاردنە بۆ خۆتانە بۆ هیچ حزب و لایەنێک نییە بە فەخر و شانازیەوە ئەندامێکی ئەنجومەنی سەرکردایەتی ئەم حزبم بەڵام وەڵڵاهی نە بۆ یەکێتیە نە بۆ هیچ حزبێکی دیکە بۆ ئێمەی کەرکووکیە و بە نەتەوەکەی خۆمانە. بۆ وەرگرتنەوەی دەستهێنان بەم زەمروستەمەی کە لە ئێستادا هەیە پێویستە هەمووان لە 18 دوانزە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەین. پرۆگرامی ئەم جارەی ڕۆژانەی کاندیدم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هەر شاد.